لێی ڕەحم زۆر گەورەیە کە زانیت ڕزقت سوارە بڕۆ بگەڕێ بزانە چی خزمت هەیە بڕۆ سەردانیان ئاموشویان یەکێک لەو شتانەی دەرگاکانی ڕزق ئەکاتەوە بریتێ لە سیلەی ڕەحم ئەفەرمێ کێ ئەیەوێ ڕزقی گەورە ببێ و زیاد بێ فەلیەصل ڕەحیمەه با بچێ ڕەحمی خۆی بەسەر کاتەوە کێ تۆرانوتە کێ نەچووی بۆ لای بچۆ سەردانی کە ئاموشۆی کە دیارێکی بچووکی بۆ بەرە دڵی خۆشکە لەوێ ڕەب العالەمین دەرگای ڕزقی لێ ئەکاتەوە دوو هەنگاو هەن لە ژیانە دوو هەنگاو زۆر گەورەیە هەنگاوی یەکەم هاتن بۆ فەرزەکانە بەدەم فەرزەوە چوون هیچ عیبادەتە ناگا بەو هەنگاوە لە دوای ئەو هەنگاوە عولەما فەرمون هەنگاوی دووهەم مالیکی کوڕی دینارە فەرمێ ئەفەرمێن بریتێ لەو هەنگاوە ئەینەی بۆ لای خزمێک و بۆ لای سیلەی ڕەحمەکە جێبەجێکەی براتە خوشکتە خوشکەزاتە پورتە کەسێکی دوورتە بەحاڵ بە تۆ ئەگا لە نەسەبە بڕۆ ئاموشۆی کە دەرگاکانی خەیر لە خۆت بکەرەوە هاوکاریکردنی هەژارەکان و خزمەتکردنی هەژارەکان لە ماڵەکانە دەرگای ڕزق لەوێوەیە مناڵەکەت نەخۆشە خێزانە نەخۆشەکەوێ مەشاکل لە ماڵەکەتا دروسە بێ ئەوە دەروازەیەکی خەیرە بۆ تو ماندوو مەبە پێی بەهێز بە لەگەڵیە پیرێ لە ماڵەکەت هەیە هەموو ڕێزێکی لێ بگرە تەسەوور کە جاری وایە ئینسان کەسێکی لەگەڵایە کەسەکە باش کاسبی ناکە لەگەڵیە عادز مەبە هەندێکمان ڕزقمان لەسەر هەندێکی ترمانایە ابن خەلدون ئەفەرمێ ئینسانەکان هەموو خۆی گەورە تەوزیعاتی کردو بەسەریانە هەندێکیان ئەژێنن دوکانێکدا ئەنێ شاگردێکی تەمەڵە هەیە هەوڵدە فێری کە دەری مەکە لەوە چە ڕزقی تۆ بەهۆی شاگردە تەمەڵەکەتەوە ئەو کەسە لاوازەی کە لەگەڵ تایە خوا لێەوە دەروازە لێ ئەکاتەوە کەسی ئیماندارە بێ زۆر ئاگای لە زەعیفەکان بێ لاوازەکان بێ جاری وا هەیە بەهۆی لاوازێکەوە دەرگایەکی زۆر گەورەت لێ ئەکرێتەوە